نەخوێندنەوەی قورئانی پیرۆز، ئیهمالکردنی قورئانی پیرۆز بەڵگەیە لەسەرەوەی ئەو ئینسانە خوای لەبیر چووە، چونکە ئەوە فەرمایشتی خوایە، کەلامی خوایە. ئەمڕۆ چەند جۆزە قورئانتان خوێندووە؟ شەو دوێنێ پێرێ بەسر پێرێ چەندێکتان خوێنە؟ لە ڕەمەزانەوە چەند خەتم قورئانتان کردووە؟ کەواتە بزانە چەندێ لە دواوەی، چەندێ بێ ئاگای لە قورئانی پیرۆز، ئەو قورئانەی کە لە ڕۆژی قیامەتە شەفاعەتت بۆ دەکا لە خزمەتی خوای گەورەدا. ئەگە تۆ بیخوێنیتەوە، ئێگە نەیخوێنیتەوە، سوێن بەخوا شەفاعەتت بۆ ناکە. شەفاعەت بۆ کەسێ دەکا کە خوێندە بێتێ و کردەوەی پێکرد بێ، بەڵام تۆ نەتخوێناوە، بەتەمای شەفاعەتی قورئانی نابێت، شتیوان نییە. کەواتە ئەو کەسەی قورئان دەخوێنێ خوای لەبیرە، ئەو کەسەشی قورئان ناخوێنێ بەپێی قورئان نەخوێندنەکەی کەلامی خوا خوای لەبیر چۆتەوە.